کێبڕکێکانی خولی باسکەی یانەکانی تازە پێگەشتوانی عێراق لە شاری سلێمانی کۆتایی هاتوو، یانەی خطوطی شاری بەغداد نازناوەکەی بەرز کردەوە. بە ئامادەبوونی حسێن عەمید سەرۆکی یەکێتی باسکەی عێراق و ئەندامانی یەکێتێکاو لە هۆڵی پێشمەرگەی سلێمانی کێبڕکێکان کۆتایی هاتوو، یانەکانی پلەی یەکەم تا چوارەمیش ئاشکرا بوو. سەرەتا بۆ دیاریکردنی پلەی سێم و چوارەم هەردوویانەی حلە و حەی بەیەک گەیشتن. کوڕانی حلە توانیان بە شایستەی یاریەکە بە سوودی خۆیان کۆتایی پێبێنن بە ئەنجامی 53 خاڵ بەرامبەر بە 45 خاڵ و پلەی سێمیشیان مسۆگەر کرد. دواتر بۆ دیاریکردنی پاڵەوانی خولەکە یانەی خطوط ڕوبەڕووی قوتابخانەی باسکەی بەغدا بوویەوە. دوای یاریەکی ئازبەرز و بەهێز کوڕانی خطوط توانیان بە 54 خاڵ بەرامبەر بە 41 خاڵ یاریەکە بە سوودی خۆیان کۆتایی پێبێن و نازناوەکەش بەرز بکەنەوە. هەر لە پاڵەوانێتیەکەدا ناوبژیوانانی کورد ڕۆڵێکی گرنگیان بینی لە بەڕێوەبردننی یاریەکاندا. هەر ئەوەش لیژنەی ناوبژیوانانی عێراقی ناچار کرد کارکی بەڕێوەبردننی یاری کۆتایی بە ئارام سەمیر ناوبژیوانی نێودەوڵەتی شاری سلێمانی ببەخشێت. حقيقة البطولة كانت مرتبة ومنظمة بشكل كبير. بۆ یەکەم جارە دەیانە لەسەر ئاسی عێراق بەشداری خولی تازە پێگەشتووانی یانەکانی عێراق بکەن لە شاری سلێمانی کە بۆ یەکەم جارە ئەو ژمارە زۆرە بەشداری تێدا دەکەن. پاڵەوانێتیەکە لە ئاستێکی زۆر بەهێزدا بوو بە شێوەیەکی سەرکەوتوش ڕێکخرا بوو. ئەمەش بە هەوڵی برادران لە یەکێتی باسکەی سلێمانی و ینی پێشمەرگەی سلێمانی. بە درێژایی ئەم چەند ڕۆژە یاریەکان ئاستێکی بەهێزی بەخۆیەوە بینی و هەموو ئیشەکان بەباشی ڕێکخرا بوو. بە تایبەتی لیژنەی ناوبژیوانان و سەرجەم ئەو لیژنانەی سەرپەرشتی یاریەکانیان دەکرد. بطولات في كردستان العراق وخاصة في مدينة سليمانية. دوای تەواوبوونی یاریەکانیش یانی خطوط پلەی یەکەم و تاپخانەی باسکەی بەغدا پلەی دووەم و یانی حلەش پلەی سێمی پاڵەوانێتیەکەیان بەدەستهێنا و لەلایەن سەرۆک و ئەندامانی یەکێتی باسکەی عێراقیشەوە خەڵات بەسەر یاریزانان و خاوەنی هەرچێ پلەی یەکەم و دووەم و سێم دابەش کرا. ئەردەڵام محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.